بابەتی ئەوڕۆمان بریتە لە چۆنیەتی گۆڕین ڕستەیەکی ئاکتیڤ لە بۆ پاسف کە بابەتەکی زۆر گرنگە لە پۆلی 12. سلااو قوتابیانی خۆشەویست، من مامۆستا فەیسەڵ لە ئامادەی هەولێر نمونەی کچان لەگەڵتانم. چۆنیەتی گۆڕینی ڕستەیەکی ئاکتیڤ لە بۆ پاسف. بزانین ئەو خطواتانەی کە ئێمە ڕستەیەکی ئاکتیڤ دەگۆڕین لە بۆ پاسف چییە؟ تەبیعی کاتێک کە ڕستەیەکی ئاکتیڤ واتە ڕستەیەکی بکەردیار دەگۆڕین لە بۆ بکەرنادیار چەند هەنگاوێک پێویستە ئەنجام بدرێ و بکەرنادیاریش ئاگدار قوتابیانی خۆشەویست عینەن وچی بکەردیاری وچی ئاکتیڤ ڤۆیسی هەموو حاڵەتەکانی هەیە، ئەرەیە نەرێ پرسیاری دەمەکان هەموو دەمەکان شمولی دەکات لۆ ئەوە جیهانێکی سەر بەخۆیە هەموو شتێک لە بۆی دەبی ئاگدار بن. کاتێک گریمانەمە ڕستەیەکی ئاکتیڤمانیە کە پێکرێت لە سبجێکت پلس ڤێرب، تەبیعی ئەوە دەبی مین ڤێربی، مین ڤێربیش دەبی ترانستیڤ ڤێربی. ترانستیڤ ڤێربی واتە فرمانی تێپەڕ واتە دەبی ئۆبجێکتی بەدووە داهات پێ پلس ئۆبجێکت. ئۆبجێکت چێە؟ ناونز ئەند پرۆناونز. بەرکار چێە؟ چێ دەبێتە بەرکار بە ئاگدار بە یان ناوە یان جێناوە. ئێمە چۆن بەرکار بناسیینەوە دەڵێن ئەو ناوەیە یان ئەو جێناوەیە کە ڕاستەوخۆ لە دوای مین ڤێربەکە دێتن. ئەوجا دەکرێت لێرە کۆمپلیمنتی شەبی ئێمە ئەو سرەکچەرەمان هەیە. بابی گۆڕین لە بۆ پاسف. هەنگاوەکانی گۆڕین ڕستەیەکی ئاکتیڤ لە بۆ پاسف چییە؟ خاڵ یەکەم بکەرلا دەدرێت. خاڵ یەکەم بکەرلا دەدرێت کەواتە لێرە تو بکەرەکەی لا دەبێت کاتی ئەو ڕستەی دەکەیە پاسف. ئەوە یەک. خاڵی دووەم ئۆبجێکت واتە بەرکار دێتە سەرەتا. چێ دەینینە سەرەتا؟ ئۆبجێکتەکە دێتە سەرەتا ئاگدار بن. ئۆبجێکت ئەوە چی پێ دەگوترێت؟ گراماتیکەڵ سەبجێکت. پێ دەگوترێت گراماتیکەڵ سەبجێکت واتە بکەر لە ڕووی گرامەریەوە بەڵام لە ئەسلدا ئۆبجێکتە. گریت. پاشی وەی خطوەی سێم چمان هەیە؟ خطوەی سێم کۆمەڵەی فرمانی بی بە خۆی و بە کامل عائیلەوە هەرچی فرمانی بی هەیە لەبی ڕابگرە بین ئێز ئام ئار وۆز وێر هەر هەمووی لە پاسیڤە جێ دەبیتەوە بەکاردێ حەسەب تێنسەکە حەسەب دەمی ڕستەکە کەواتە لێرە لە دوای ئۆبجێکت بەگشتی کۆمەڵی بی دەنووسینەوە. ئەجا حەسەب دەمەکە جاروەیە ئەگەر مۆدەڵەکە دەکەوێتە پێش بیەکە ئەگەر هاوهاز بێژ دەکەوێتە پێش کۆمەڵی بیەکەی تر بەو شێوێ. خاڵی چوارەم مین ڤێربەکە مین ڤێرب دەگۆڕین بۆ پیپی ئاگدار بن. ئەوە هەمیشە دەبی پیپی کەواتە ئەو فرمانی کە لێرە هەمان ئەو مین ڤێربە دەبی ببتە چ بابە؟ دەبی ببتە پیپی. ئەوە سابتە، ئەوە هەمیشە دەبی پیپی. کەواتە ئەوە چییە؟ ئەوە سرەکچەری پاسڤە. دیقەتی لێ بدە. ئۆبجێکتمان هەیە گوتمانەوە گراماتیکەڵ سەبجێکتەوەتە لە ڕووی گرامەریەوە بکەرە بەڵام لە ئەسڵدا ئۆبجێکتە کو لە کوردی پێ دەگوترێت جێگیری بکە لە عەرەبی پێگوت نای فاعیل ئەوەشان بە هەماشەوە. کۆمەڵەی بی کە دەرێن کۆمەڵی بی واتە بی بە خۆی و بە عائیلەی بە کاملەوە و هەروەها لە دوای کۆمەڵی بیچمان هەیە فرمانی سەرەکی بە شێوەی پیپی بە شێوەی پاست پارتیسیپل. لە پاست پارتیسیپل ئەمە چمان هەیە بابە؟ ئەو فرمانانەی بە ئیدی واتە ڕێگولەر ڤێربەکانمان هەیە ئەو فرمانانەی بە ئیدی دەبنە پاست و پیپی. بەڵام چیت کەشمان هەیە؟ ئێرەگولەرەکانمان هەیە. ئێرەگولەرەکان تەبیعی لە پشتی کتابی هەیە هەموو جارێ تەئکید دەکەینەوە دەبی لە بەرتامی لە کاتی گۆڕینی شێوەی فرمانەکەواتە فۆرمی فرمانەکە. ئەوە سترەکچەری ڕستەکی پاسڤە. ئەوە سترەکچەری ڕستەکی پاسڤە. ئەو خطواتانە ئەو هەنگاوانە ئێمە بەکاردێنین لە کاتی گۆڕین ڕستەیەکی
active لە بۆ passive. با نمونەکی بنووسین. دەڵێین they feed the animals in the farm. ئەو ڕستەمانەیە دەرێوە ئەو ڕستەی بکە passive ونیە؟ خەتواتەکان با بین جێبەجێ بکەین. یەکەم شت گوتمان بکەر لا دەدرێت. they لا دەچی. دواتر object دەینە سەرەتا. گوتمان object چێیە؟ ئەو ناوەیە یان ئەو جێناوەیە کە لە دوای فرمانی سەرەکی دێت. کەواتە لێرە the animals لێرە ئەوە دەبێتە چ؟ دەبێتە object. چی لەگەڵ دەبەوە؟ in the farm ئەوە کۆمپلیمنتە ئاگادار بە. بەواستەی چێ؟ بەواستەی ئامرازێکی پەیوەندی. ئەوە object نییە. ئێستا لێرەدا دەکرێت تەنها the animals لە سەرەتا بنووسینەوە دەکرێت پێکەوەش هەمووی بینە سەرەتا. کەواتە با یەکەم جار تەنها the animalەکە بنووسینەوە. ها the animals ئەوە objectەکەمان نووسی. اینجا گوتمان حەسەب تێنسەکە دێین کۆمەڵی فرمانی بی دەنووسین. لەبەرەوە ڕستەکەمان لێرە present simple they feed they زایدەن بەیس ڕستەکە present simple کەواتە is am are بەکاردێنین. is am are بەکاردێ. دیقەت هێرە بدە لە کاتی هەڵبژاردننی is یان am یان are لەسەر ئەساسی چاڵ دەبژێری بابە؟ لەسەر ئەساسی ئۆبجێکتەکە. ئەگەر تەماشای ئۆبجێکتەکە بکەین لێرە چت هەیە؟ animals کۆیە کەواتە is نابی. کەواتە ئەمیش نابی ئەم چکو دەبی ئەی بایە کەواتە لێرە ئارەکە ڕاستە ئاگادار بە. the animals are. A زایدەن what زایدەن pp. feed یەکێکە لە irregular verbەکان. ppەکەی چییە؟ fed. ئەوەی ماوە لە دوای فرمانی سەرەکی وەک pp دەینووسینەوە in the farm. بای ئەیجنتمان هێواتە لەلایەن بکەرەوە. دەکرێت بای ئەیجنتەکەش بنووسین بڵین بای ئەگەر داوای کردبوو بکەرەکەمان چییە؟ دەی بەڵام ئاگادار بە کاتێک لە بای ئەیجنت دەنووسیەوە ئەگەر پرۆناون و پرۆنەکە دەبی بیکێچێ objective pronoun واتە نابی دەی بنووسینەوە دەبی گۆڕین لە بۆ چێ؟ them by them ئاگادار بە چونچی دەیگۆڕین لە بۆ objective pronoun. ئەوە ئەو ڕستەیەمان کردە passive voice. دەشکرێ گوتمان هەمان ڕستە بەو شێوەیەش بنووسین the animals in the farm. ئەوە لێرە لە وزاری لە بۆشایی زۆر دێتەوە ئەوەت لە بۆت جوان دیقەتدا. ئەوها دیسان is am are fed by them. تەمەشاکە is am are بزانین ئایا is بەکاردە یان ئام یان are. تەبیعی ئەمەکە بەکار نایێت چونکی ئەوە ئای ئەمە ئەوە هیچ بەڵام کێشەی تۆ لە بینی is و ئاڕە. تەمەشاکە قوتابی خۆشەویست لێرە چت هەیە؟ دوو ناونت هەیە. دوو ناوت هەیە. ناوی یەکەم ناوی دووەم. ناوی دووەم چی لە پێشە؟ ئامرازی لە پێشە in on at from of ئەوانە یانی ئەو کۆمەڵە ئامرازانێکە هەمانە. تەمەشای ناوی یەکەم دەکەی کۆیە animals. تەمەشای ناوی دووەم دەکەی تاکە. لەبەر ئەوەی تەمەشا دەکەی ڕەنگە لەبەر بێ ڕاستە و خۆ لە دوای the farm ئەوە تاکات و ئزی هەڵبژێری بەڵام ئاگادار بە خاڵێکی گرنگ لێرە هەیە ئەگەر دوو ناو بە دوایەک داهاتن بەهۆی ئامرازێکی پەیوەندیەوە ئەوە هەمیشە ناوی یەکەم بەرکارە. ناوی یەکەم بەرکارەواتە لە کاتی هەڵبژاردننی ڤێربی تاکیان ڤێربی کۆ ئاتۆ حیساب لە بۆ ناوی یەکەم دەکەی ناوی دووەم هیچ دەورەکی نییە. کەواتە لە بۆ هەڵبژاردننی ئزیان ئار دەگەڕێنەوە سەرچێ دەگەڕێنەوە سا ئەنیمەڵس کە تەمەشا دەکەی ئێسی کۆی پێوەیە کەواتە ئز نابی لێرە ئاگدار بە. دیسان وەڵامەکە هەر ئاڕە حەقت لە فارم نییە ئاگدار بە. ئەوە بە شکلێکی گشتی بەعام چۆنیەتی دروستکردنی پاسیڤ ڤۆیسە. لە دەمەکان
لە دەمی present و past تێبینیمان هەیە با تەمەشایەکی بکەین. تەمەشای ئێرە بکە لە present simple ئاگدار بە ئەگە ڕستەکە نەرێ بوو یان پرسیاری بوو. ئەگە ڕستەکە نەرێ بوو یان پرسیاری بوو ئاگدار بە لە present simple ئەگە ڕستە نەرێ بوو بەچی دەیکەینە نەرێ تەبیعی don't و دەزنتە لە active. ئەدی لە بۆ passive چی لێ دێ بزانین چی لێ دێ. دەری ئەگە ڕستە پرسیاری بێت پرسیاری تەبعاً بە دوو دەست دەکرێت لە present simple ئەوە ئاگدار بە لە کاتی گۆڕینی ڕستەکە لە بۆ passive دوو دەست لا دەچی ئەری چ بەکاردێ is یان ئەم یان ئار بەکاردێت حەسەب بەرکارەکە حەسەب ئۆبجێکتەکە. تەمەشای لێ بکە. Does he start the project? Does he start the project? ئەگەر دیقەتی لێ بدەی ئەو ڕستەیەکی present simple questionە نییە بابی گۆڕین لە بۆ passive تەبیعی دەزەکە لا دەچی ئاگدار بە دەست نانووسیەوە ئەری چ بەکاردێنین is ئەم ئار حەسەب چێ حەسەب ئۆبجێکت دیقەتی ئێرە بدە لێرە ئۆبجێکتەکە چێ the project کومان زانین لەبەرەوەی لە دوای فرمانی سەرەکی start هاتیە. The project تاکە یان کۆیە تەبیعی تاکە کەواتە دەی بڵین is مادەم project تاکە is the project started is the project started startەکەمان کردە چ started بۆ PP کەواتە ئاگات لەو خاڵەی بی ئەگەر ڕستە نەرێژ بوو بە هەمان شێوە واتە نێگەتیڤ بوو ئاکتیڤەکە نێگەتیڤ بوو لە کاتی گۆڕینی لە بۆ passive ئێمە don't و doesn't لا دەبین لە جیاتی don't و doesn't دەبی چ بەکاربێنین isn't aren't و I'm not ئەگەر هەبوو دیقەتی ئەو نمونانە بدە. They don't open the market. They don't open the market. لێرە they subjectە don't open don't لێرە حاڵەتی نەرەیە open لێرە verbەکەیە the market شەوە objectە. کەواتە the marketەکەی دەینە سەرەتا زێکەلا دەچی ئەوە the market the market دیقەتی لێرە بدە market تاکە گوتمان isn't opened the market isn't opened by them گۆڕیمان لە بۆ چێ دەزەکەمان کردە چێ doesn'tمان کردە isn't. ئەوە ئەگەر بە شکلێکی گشتی پێدا بێ خوارێ بەڵام لەبەر ئەوەی سیستەمی ما بە شێوەیەکی گشتی هەڵبژاردنە مادەم هەڵبژاردنە بە ئەمە بین هەندێک کۆدی هەڵبژاردنتان فێرکەم ئەوە گرنگە بزانین لە هەڵبژاردن ئیشەکان کودەڕۆن. لە بۆ هەڵبژاردن قوتابیانی خۆشەویست سێ خاڵی زۆر گرنگمان هەیە ئەگەرە تو ئەو سێ خاڵە پەیڕە و بکەی بڕوان ناکەم لە وزاری غەڵەت بکەی. ئەو سێ خاڵەش چییە؟ تەبیعی پێشتریش باسمان کردیە گوتمان بابەتی گرامەری ئینگلیزی کە دەخوێنین عینەن وچی بیرکاریە چۆن لە بیرکاری یەکەم شت دەبێت و یاسات لەبەربی لێرەش لە بابەتە گرامەریەکانی ئینگلیزی یەکەم شت دەبی یاسات لەبەربی. بۆ هەڵبژاردن ئەو سێ خاڵە جێبەجێ دەکەین وریابن تەنها ئەو سێ خاڵە. خاڵەکان چنە؟ یەکەم گوتمان یاسا قوتابی پێویستە یاسای لەبەربی یاساکان چۆن؟ دیقەت تێرە بدە ئۆبجێکتەوە ئەو ئەوە لە بۆ هەمیانەواتە ئۆبجێکت ئەو لە بۆ هەموویتی با پێدابین چمان هەیە is am are plus pp ئەوە present simple passive ئاگدار بە یاسای present simple passive چۆنە دەڵێن object plus is am are pp دووەم دەرێتن is am are being pp ئەوە چ تێنسەکە present continuous passive continuous passive چۆنە فەرقی چیە لەگە present simpleەکە ئاگدار بە being ئاماژە لە بۆ progressive دەکاتن. سێمیان object plus have has been pp been pp ئەوەیان چ تێنسەکە present perfect passive ئاگدار بە present perfect passive. پاشەوی چمان هەیە was were pp past simple passive
was were being PP لێگەڕێن ئەو جارێ had been PP مان هەیە had been PP past perfect passive ئەوەیان past continuous passive بەڵام زۆر مەڕغوب نییە لۆی گوتم لێگەڕێن پاشەوی چمان هەیە بابا will be PP will be PP future simple passive as are going to be PP future plana مۆدەڵەکان کە B PP تەواعد لە دوای مۆدەڵەکان میشە B PP مان هەیە ئەوەشیان حسب مۆدەڵەکەیە abilityە certaintyە possibilityە تر حسب مۆدەڵ قراری لەسەر دەدرێت خاڵی دووەم زۆر گرنگە خاڵی دووەم لۆ گرنگە دیقەت تێرە بدە تازە لە کاتی نمونەکەشمان نووسی ئاماژەمان پێکرد زۆر ئاگداری ئۆبجێکت بە بەرکارەکەی کرد لە سەرەتا بەکار هاتیە وەها گراماتیکال سەبجێکتەکە ئایا تاکە یان کۆیە زۆر مهماوە سینگلەر ئۆبجێکتمان هەبوو واتە بەرکاری تاکمان هەبوو عادەتەن یان ئەزۆڵە پاسف باشەوە بە ئێز یان هاز یان وۆز وەردەگری چونکی تاک دەبیت جەماعەتی ئێسەکان وەرگریەوە باش بەرکاری کۆ are have were وەردەگری ئەدیوی ناوەندێ چییە ئەوی ناوەندێ دەرین ئەو مەجموعەیە بەرکارمان تاکبی یان کۆبی تەسیر ناکە تەبیعی مۆدەڵەکان لەگەڵ هەر حەفت جۆر بەرکار بەکاردێتە لەگە هەموو بەرکارەکان دێتن و هەروە هادیش لەگەڵ هەموو بەرکارەکان دێواتە لە کاتی هەبوونی وۆڵ یان مۆدەڵەکان چێنەکان و کورد و شاڵ و شود و ئەوانە و هادیش بەرکارت تاکەیان کۆیە ئەوەیان گرنگ نییە بەڵام لە بۆ ئێز هاز وۆز are have were زۆر گرنگە بزانی بەرکارت تاکەیان کۆیە تەمەشارە بکە دەرە زۆر جار لە پرسیار دوونا بۆ دوایک دێن بەهۆی ئامرازێکی پەیوەندیەوە تازە نمونونەکە باسمان کرد لۆیە لە کاتی هەڵبژاردندا فۆکەس لەسەر ناوی یەکەم دەبی چونکی ناوی یەکەم بەرکارە ئامراز پەیوەندیەکان ئەوانە in on at for by to from etc و ئۆڤیش تەمەشا نمونەیەکە دەرێ he is solving the issue for the workers جوان دیقەتدا ناوی یەکەم ناوی دووەم بزانین ئەو نمونە کو حەل کرایە تەمەشاکە the issue for the workers ناوی یەکەم ناوی دووەم ئایا the issue for the workers دەیبرین as یان are ئەوە مهمە بڵین as یان are نووسیتمان as being solved ڕاستە خۆ دەریماوەسە ڕەنگەوە غەڵەت بیلۆ ئەدی لێرە workers نییە بەڵام ئەمە چمان گوتمان دەگەڕێینەوە سەر ناوی یەکەم ئاگدار بە چونکی ناوی دووەم تەواوکەری بە یاریدەیە بەدەری ئامرازی پەیوەندی فۆ کەواتە ئەوە نابیتە ئۆبجێکت لێرە ئیش لەسەر چێ دەکەی the issue ئیشوەکە تاکەیان نا بەڵێ تاکە کەواتەری بڵێن is being ئەگە بڵێ are being غەڵەتە ئەوە دوو خاڵ واتە خاڵێکەمان چ بوو یاساکان بوو بەدەمەوە لەبەر دەکەی واتە دەبی بزانی ئەو یاسایە کە لەبەرمە object is are PP بزانم چییە present simple خاڵی سێیەم تێنسەکانن تەبیعی تێنسەکان لە زمانی ئینگلیزی زۆر گرنگەواتە دەمەکان ئایا پاستە پرێزنتە یان فیوچر ئەوە زۆر مهمە لە هەموو بابەتە چی نەکبرێن هەر لە بابەتی پاسف ئاگاداری ئێرەوە ئەگەر ڕستەکەمان لە بۆ present simple always و usually وانەوە دیارەوە simple لە بۆ present continuous واتە سبەینێ ئەگەر لە ڕستا ئەتون ناوت بینی دەستایمت بینی right ناوت بینی ئاگدار بە ئەوە واتە ئێستا لە حانی قسەکردندا کەواتە دەبی زۆری ڕستەکەمان چبی present continuous passive بی وایە دەبی چبی present continuous passive کەواتە دەبی بەو شێوەیە بی object plus is are plus being PP لە بۆ ئەو جۆرە تایمانە ئەو جارەی present perfect
هاتمان هي already just nearly ever yet ئەوانە ئەوە دەبی ڕستەکەمان present perfect present perfect چۆنە object plus have یان has حسب بەرکارەکە ئاگادار بە plus been pp ئەوە لە بۆ already و just و nearly و ئەوانە بەڵام زۆر گرنگە بابە ئەگەر already و just و nearly و ئەوانەمان هەبوو ئەوە دەبی لە چێن دەربەکار بێن ئاگدار بە دەکەونە پێش بین ئەگەر لە دوای بین بەکار هاتبوو غەڵەتە لەو زاری دو سێ جار هاتیتەوە past simple یان past perfect طبیعی لە بۆ past simple یان perfect مانە yesterday previously in the past last ago before ancient and till the end دەبی ڕستەکەمان یان past simple بی یان past perfect بی past simple چۆن بوو object plus was were plus pp perfect چۆن بوو had been plus pp great و future as it's all bit going to soon tomorrow next کە باس لە داهاتوو بکە ئەڤنتەکی داهاتوو بوو دەبی ئەمە جۆری تێنسەکەمان future بی لەو حاڵەتەی future چۆنە یان دەڵێن object plus will plus be pp یان going to بەکاردە going toش بەکارات okay is are plus going to be pp ئەوەش یاسای future کەواتە لێرە خاڵەکانمان چ بوو یاسا تاکو کۆی object لە کاتی بەکارهێنانی فرمانی is یان are بۆ نمونە و هەروەها دەمەکانیش لێرە پۆینتێکی گرنگ هەیە دووبارەی دەکەمەوە لە حاڵەتی present perfect ئاگدار بە already و just و nearly و never ئەوانە دەکەونە پێش بین و یەتیش لە یونت یەک خینیتمان یەت ڕستەکەمان دەبی پرسیاری بی یان نێگەتیڤی کە ئەوشیان دەکەویتە کۆتایی ئاگدار بە کاتێکی یەت هەبوو دەبێت جۆری ڕستەکەت یان پاسیڤ بی یانیش عفو یان نێگەتیڤی یان question بی با چەند پرسیارێکی شیکار بکەین لەسەر ئەو سێ خاڵەی باسمان کرد تەنها ئەو سێ خاڵە جێبەجێ دەکەین دیقەتدن جوان دیقەتدەن فەنی جوابدانەوەی passive voice چۆنە پرسیاری یەکەم نووسرایە داش یەت ڕستەکەمان نیشانەی پرسیاری پێوەیە کەواتە ڕستەکەت پرسیاریە لە پرسیاریش دەبی ئۆگزلەری بکەویتە سەرەتا مادەم یەت هەیە دەبی جۆری ڕستەکەمان چبی دەبی جۆری ڕستەکەمان present perfect بی ئەوەیان پرسیاری نییە ئەوە هەر دەڕوە گوتمان دەبی جۆری ڕستەکەمان چبی present perfect بی کەواتە دیش غەڵەتە ئاری بەکارینە present perfect لەمە گوتمان هاڤازە ئێستا دەگەڕینە سەر ئەیانسی بزانین کامەی ڕاستە دەرێ have the electrics been changed یان have the electrics been changed جوان دیقەتدە ئۆبجێکتەکە کامەیە electrics ئێسی پێوەیە یاننا بەرەوەڵە ئێسی پێوەیە کەواتە کۆیە ئەوە نمونەی کتابیە مادەم کۆیە حازی لۆ نابی وەڵامی ڕاست هاڤە وەڵامی ڕاست بۆ سی ئەوە یەک پرسیاری دوایوی There are those carving on the rocks by ancient people تەمەشێرە بکە یەکەم جار گوتمان یاسا بە پێی یاسا will be pp ڕاستە were pp ڕاستە have been carved ڕاستە ویش ppە were going to be carved غەڵەتە بەرەوەی ئەمە گوتمان are going to be pp کە باس لە future دەکات بە پێی یاساوە هەمووی ڕاست بوو ئایا ئۆبجێکتەکەمان ها those rocks on the rocksەکە گوتمان حسابی لۆ ناکەن حساب لۆ ناوی یەکەم دەکەین کەواتە کاربین کەس ئێسی پێوەیە باش بە پێی ئێسەکە هەر سێکی ڕاستە ئەدی دەبی کۆ دەکەوی دەبی شتێکیت کە هەبی پێما بڵێ کاکە تەنها یەکیان ڕاستە by ancient people کۆن مرۆڤی کۆن واتە ڕستەکەت پاستە واتە ڕستەکەمان چییە پاستە have نابی will نابی کەواتە وەڵام ڕاست دەبیتە چ were carved پرسیاری دوایوی دەرێ when built زۆر باشە
when are the workshop area going to be built when the workshop area ڕستەکەمان پرسیاریە مادەم پرسیاریە دەبی فرمان لە سەرەتا بێنەک بکەر کەواتە بی غەڵەتە when has the workshop area going to be has لەگەڵ going to نابی ئاگدار بە when is the workshop area going to be built ئێستاکە بە پێی یاسا ئەی و دی مناقەشەی دەوێت با بزانین ئەی ڕاستە یان دی وە بۆچی the workshop area تاکە یان کۆیە تاکە هیچی پێوە نییە مادەم تاکە r نابی ئەدی چ دەبی ئز دەبی کەواتە وەڵامی ڕاست دەبیتە چ دەبیتە دی پرسیاری دوایوی دەڵێت the car by anyone لێرە تێبین یەکمانێ ئاگدار بابە ئەگەر anyone هەبوو ڕستەکە نەرێ دەبی نەرێ by ئەیجنتەکەمان anyone بوو ڕستەکەمان دەبی نەگەتیڤ بی ئاگات لەو حاڵەتەی بی ئەگەر هاتۆ ئەوە indefinite pronounەکانە کەواتە دەبی نەرێ هەڵبژێرین وەڵامی ڕاست دەبیتە چ دەبیتە سی پرسیاری دوایوی the flowers on the tables within the next hour چی دایتە تو بابە تایمەکەی تەماشاکە ئەوە کۆدەکی زۆر زۆر چاکە کەواتە ڕستەکەمان فیوچرە مادەم فیوچرە وێڕەکان لا دەکەون یان دەبی ئز ئەمار گەوینگ تومان هەبی یان دەبی وڵمان هەبی ئەوەشیان گەوینگ توی تێدا نیە کەواتە دیش غەڵەتە کەواتە flowers کۆیە are going to be placed وەڵامی ڕاست دەبیتە چ ئەی پرسیاری دوایوی the city for the next conference لێرە دیارە ڕستەکەمان باس لە داهاتووە will has نابی will لە دوای وڵی لە دوای مۆدەلی دەبی هەمیشە بەیسمان نابی will have to be chosen وەڵامی ڕاست دەبیتە سی بەڵام لێرە خاڵێک هەیە ئاگدار بن خاڵێک هەیە ئاگدار بن بە بنووسین ئاگدار بابە ئەگەر have to هەبوو have to need to use it to enough to so as to in order to or to واتە هەموو ئەوانەی کە تویان لەگەڵە هەموو ئەو ڤێربانەی کە تویان لەگەڵ دێواتە ئەگەر تو هەبوو تەبیعی لە بۆ ڕستەی ئاکتیڤ لە دوای تو بەیس دێ لە دوای تو چ دێ بەیس دێ بەڵام ئەگەر ڕستەکەمان شێوازی پاسیڤی پێدرا ئەوانە هەموو دەڵێن تو بی پی ئاگدار بە هەموو use it to have to need to had to هەموو ئەوانەی تویان لەگەڵدایە شێوازی پاسیڤەکەی چۆنە بابە بی پی واتە دوای تووەکە دەکرێتە پاسیڤ ئاگدار بن پێش تو ڕستەکە هەرچبی ئەمە دەستکاری ناکەین دوای تو دەبیتە بەشی پاسیڤەکە لەوێ لێرەش ئەگەر ئەو نمونەیەکە تازە بینیمان will have to be ئەوێ کرا پاسیڤ will have to be chosen پرسیارێکی وزاریمان هەیە با تەماشا بکەین دەرێ which one is the right passive sentence کامە لەوانە پاسیڤەکی تەواوە کەواتە داوای پاسیڤەکی دروستمان لێ دەکات دەرێ the house was been بە پێی یاسا ئەمە was بینمان نییە وە نەبوو وتمان was been نییە ئەوە یەکەم شت بە پێی یاسا غەڵەتە یاسام لەبەر بوو ئەوم فرێدا بی ئەو 2022 خولی دووەم هاتیتەوە دەرێ the mountains was کاودەها mountains جوان دیقەتە ئێسی پێوە یان پێوە نییە بەرێوەڵا پێیوێ کەواتە کۆیە ئایا وۆزی لۆ دەبی نەخێر نابی ئەوە غەڵەتێک ئەگەر لەوەشت لە سەعەبر بوو ئەوە دیارە was نابی ئەو جارەی سی تەمەشاکە دەرێ mistakes are being made in this test جوان دیقەتە mistakes
کۆیە بەڵێ ئار لە گەوراتیە بەڵێ being لە دوای ئاری دەبی بەڵێ ئەوە بووە ڕستەکەمان بۆ چێ present continuous passive لە دوای بینگسمان هەیە madeمان هەیە made pp بەڵێ کەواتە بەپێی یاسا بەپێی دەم و بەپێی تاکو کۆی ئۆبجێکتەکە سی ڕاستە بزانین دی مشکلەی چییە this project پرۆژێکتاکەیان کۆیە تاکە بەڵێ هاوی لۆ دەبی نەخێر کاتەوە غەڵەت وەڵام ڕاست بۆ چێ وەڵام ڕاست بووە سی پرسیارەکانی دی با پێدا بڕۆین ئەوانە بوونە پرسیاری وزاری پرسیارە وزاریەکە 2022-23 پرسیاری دوایوی دەرێت choose the right form of passive for they have already ranked the phone to the boss ڕستەکی دایتەما ڕستەکەمان present perfectە دەرێ بیگۆڕە لە بۆ passive بیکە passive دیقە تێدەدا گوتمان چ بکەرلا دەدرێت بەرکار دێتە سەرەتا گوتمان بەرکار چێە ئەو ناوەیە یان ئەو جێناوە کە ڕاستە خۆ لە دوای فرمانی سەرەکی دێت فرمانی سەرەکی ڕەنگ لێرە فرمانی سەرەکیە ئەوە ڤێربە کە مین ڤێربە کەواتە ئەوە ئۆبجێکت ئەوەشان کۆمپلیمنتە ئازە دەکرێت ئەو دووە پێکەوە نووسرابی دەشکرێت تەنها دەفۆنەکە نووسرابی کێشەمان لۆ دروست ناکە the phone have already ranked to the ئەوە هەر پاسیڤ نییە چونکی لە have دەبی بینمان هەبی وە بوو یاوە نەبوو بەڵێ ئەوە غەڵەتە غەڵەتی دووەم فۆن تاکەیان کۆیە تاکە کەواتە هاوی لۆ نابی ئەوە دوو غەڵەت ئەوە ڕۆیشت the phone has already been rang the phone تاکە بەڵێ هازی لۆ دەبی بەڵێ already مان هەیە been rang کەواتە ئەوە کێشەی نییە گوتمان have has اینجا already و nearly ئەوانە been pp ئەوە مشکلەی نییە سی ئەوە هەر نابی چونکی وڵ هەر لە ڕستەکەی دانیا تامام ناقەشی لەسەر بکەین و دی the phone دیسانێ فۆن تاکە هاوی بەکارینەکە ئەوی بەکارینەوە یەکسەر زەڕب پرسیارێکی تر کە لە 2023 خولی یەکەم هاتی تۆ واتە پار دەرێت the city which was destroyed during the war has been rebuilt دەرێ ئەو ڕستانە چنە دیقەت تێرە بدە تەبیعی لە بۆ ناسینەوەی ڕستەی ئەتو ئیش لەسەر ڤێرب دەکەی باشە بابە لە بۆ ناسینەوەی ڕستەکەواتە دیاریکردنی جۆری ڕستەکە ئیش لەسەر ڤێرب دەکەی ڤێربەکەی بزانین چۆنە گریت با بزانین کووە the city which was destroyed was pp was pp object was where pp ئەوە چیە past simple passive past simple passive دووەمیان ڕستەی دووەم چی دەرێ ڕستەکان دوو ڕستەیە the war has been rebuilt has been pp ئەوەیان چییە present perfect passive چییە present perfect passive تەبیعیەوە هەردووچ passive ئاگادار بە active هەر نییە لۆ لەبەرەوەی was pp مان هەیە بینی مان هەیە have has بینی لە دوات لە دوای بینی pp کە بۆ ئیلا ڕستەکە passive با پێدا بڕۆین بزانین abcd کامێ ڕاستە past simple passive present perfect passive ئەی ڕاستە past simple active دەرێ ئاکتیڤە نەخێر was pp هەیە ئەوە نابێتە active ئەوە لێرە سوقتی کرد ئەوەشان دەرێ present perfect active نەخێر ئەگەر active با نەدەبا بین هەبای لێرە ئەوە نابی past perfect passive ئەو هادی هەر تێدانێت تاوڵین passive past perfect active ئەو past perfect دەبی هات هەبی present simple passive was مان هەیە was قەت نابێتە present کەواتە غەڵەتە past simple active past simple active ئەی بابە چەندەی دوورە past simple active past simple نیە لەبەرەوەی هازم هەیە و activeش نیە کەواتە دوو جار غەڵەتە کەواتە وەڵامی ڕاست ئەی پرسیاری دوایی 2023 خولی دووەم واتە پار خولی دووەم هات بۆ ئەویش با حەلکەی دەرێت the two men by the police a week ago باش با تەماشا بکەین are arrested were arrested has been arrested were being arrested جوانە two men man
من ژمارە دوو دایتە تو ژمارە دوو دایکەواتە ئەو ناوەی لە دوای ژمارە 2 3 4 5 دەبی لا کۆبی کەواتە مێنەکە کۆیە هاز غەڵەتە وە نەبوو گوتمان ئۆبجێکتمان کۆبی هاز واز و ئز بەکار نایە کەواتە سی غەڵەتە زۆر چاکە where دەگونجێ being arrest ئیدی پێوەیە کەواتەوە پیپی نییە چونکە لە پاسیڤ ڤۆیس گوتمان هەمیشە پیپی هەمیشە پیپی جوانە are arrested گونجاوە were arrested گونجاوە بەڵام کە دەخوێنیەوە چ نووسرایە کۆ دەچیت کەی دایتەمە a week ago هەفتەک لەمەوبەر تا ڕستەکەمان چییە پاستە مادەم پاستە ئاڕەکە غەڵەتە کەواتە وەڵامی ڕاست بی ئەوەیان دەبیتە وەڵامی ڕاست لۆیە لە بۆ پاسیڤ ڤۆیس بابە زۆر زۆر ئەوەی کە باسمان کرد بەو شێوەیە یەکەم شت یاسایەکان بەڵام کە یاسایەکان لە بەردەکەی یعنی تێنسەکان بناسەوە کە من دەڵێم ئۆبجێکت پلس ئز ئەم RPP دەبی بزان تێنسەکەم لەگەڵ چ جۆرە دەمێکە واتە پرێزنت سمپڵە پرێزنت سمپڵ بۆ نمونە کە دەڵێم was were PP دەبیزانین پاس سمپڵە پاس سمپڵ دەمەکەی چییە بۆ نمونە yesterday ago before last past ئەوە یەک دووەم تاکو کۆی ئۆبجێکت ها لێرە زۆر پرسیارمان حەل کرد لەسەر ئەساسی تاکو کۆی ئۆبجێکتەوە ئاگادار بە خاڵی سێیەم دەمەکان وچەوەی تەمەشا دەکەی بە پێی یاسا ئەی و بی هەردووچی ڕاستە بە پێی تاکو کۆی ئۆبجێکتەکەش هەردووچی ڕاستە بەڵام چێ حکمی کرد ئەویک ئەگۆیەکە حکمی کرد بەهۆی ئەویک ئەگۆ کە دەلالەت لە کاتێک دەکە کاتەکەش پاستە لۆیە لێرە ئەی غەڵەت بوو وەڵامی ڕاست تەنها بیمایەوە لۆیە هیوادارم بابەتەکە لە خۆتان قورس نەکەن بابەتەکە بە شکلێکی گشتی زۆرە بەڕاستی بەڵام لە بۆ ئەوەی بتوانی بە پوختی بخوێنی لە بۆ هەڵبژاردن بە تایبەتی سیستەمی هەڵبژاردن کە ئێستاکە سیستەمی هەڵبژاردن پەیڕاو دەکە لە ئیمتحانەکانی وزاری ئەو سێ خاڵێک کە باسمان کردن سێ خاڵی زۆر زۆر جەوهەریە هەموو پرسیارەکانی وزاری ساڵانی ڕابردووی پێ هەڵ دەکرێت ئینشاڵڵا لە بۆ ئەو ساڵیش دەتوانن بە هەمان شێوە پرسیارەکان هەڵ بکەن هەمیشە مۆفەق و سەرکەوتوو بن